وڵی هەوڵ دەدەم هەڵە نەکەم ئێگە هەڵەش بکەم برێم نازانم و ڕاستی دەکەمەوە بەس برێم چ نازانم. باشە کەسانێکان لە ژیاندا هەڵە دەکەن بەڵام ئەزموو لە هەڵەکانیان وەرناگرن هەڵەکە دووبارە دەبێتەوە و ئەگەر پێشیان بڵێ هەڵەی ڕەنگە پێیان ناخۆش بێت. لەوانەیە زانچیان نەفەر هەیە لەگەر نەفەر دەگۆڕێ نەفەر هەیە هەڵە دەکا و دام بە هەڵەکەی خۆشی دانانێ بەس نەفەر هەیە هەڵە دەکات و دام بە هەڵی خۆی دادەنێ دەرێکە ئەمن غەرەتم بەس نەفەر هەیە هەڵە دەکا و پێشی برەی غەرەتی لەوانەیە تووڕەبی عنی خۆی پێلەت و باشتر بی خۆی پێ گەورە بیتە گەورەبی ئەوێ لە ژیانەدا چه هەڵەیەکت کردووە لی پەشیمان وڵی ئینسان برێ هەڵی نەکردیە بەس خۆ هەڵە ناکات هەڵت کردیە بەس هەڵە لەگە هەڵە عنی غەرەت لەگە غەرەت فەرقی هەیە وایە بەس کردیتم بەس نازانم برێم سێ باسی هەڵەکەمان بۆ مەکە بەڵام هەڵەکە ینی بە ناوەکەی باسی دەکەمە بەسم ناوی هەڵەکردنەکەیە پندت لە هەڵەکانت وەرگرتووە حتمما لەوانەیە هەڵم کردبی زۆر پشێمان بم و جارشکە لەگەر لۆشم ڕێککەوتەوە نیکەمەوە ئەو هەڵەیە پشێمان بم لە هەڵەکەم جوانت کردوتت هەوڵ دەدەم هەڵە نەکەم واگەر کردیشم داوای لێبوردن بکەم کەسانێکان هەڵە دەکەن بەرامبەر کەچی داوای لێبوردنیش ناکەن حتمما وێ نەفەری واز زۆرە لەوانەیە هەڵە بکات و خۆشی پێغەرەت نەبی و داوای لێبوردنیش ناکە هەڵت بەرامبەر کراوە حتمما ئارێوەڵە هەڵم زۆر بەرامبەر کراوە بەس لێبوردە بوویمە بەرامبەر هەڵەکانم کە داوای لێبوردنی لێ کردی لەوانەیە هەیە داوای کردیە بەس تا ئێستا داواشی نەکردیە پێشم گوتیە غەرەتی لەوانەیە قەرداریشی کردبوومەوە گوتبیتی نا ئەتو غەرەتی ئەم غەرەت نیمە باشە وەک کەسێک کە بۆ نمونە هەڵت بەرامبەر کراوە جیاوازی و دوو کەسێک کە داوای لێبوردنی کردووە کەسێک کە داوای لێبوردنی نەکردووە چۆن بۆ لە لای جەناب یەکشت وا پێ برێم ئەوەی داوای لێبوردن دەکا کەسەکە لەوانەیە خۆی پێ لە ئاستی تووبی بەس ئەو کەسەی داوای لێبوردنی لێت ناکاتەوە کەسەکە لەوانەیە لە خۆباییبی خۆی پێ زۆر عنی گەورەبی ئەوەیە مەسەلەکە ئەگەر ئینسانێک لەگە هەڵی بکە بزانی غەرەتیشە بەرامبەرەکەی کە غەرەتی بەرامبەر کردیە حتمما لەوانەیە ئەگە کابراایەک بی بەسەر عنی نەفسی خۆی دازار نەبی داوای لێبوردن دەکە بەس نەفەر هەیە عنیها خۆی پێ زۆرە و دەوانێت داوای لێبوردن نەکە باشە ئەگەر کەسێک هات بە جەنابتی گوت ئەتو هەڵی پێت ناخۆش نییە لەوانەیە دەگەر یەکێک غەرەتیەکم هەبێ یەکێکدا برێ ئەتو غەرەتی نسحەتم بکە لەوانەیە ینی ئەمن بەخۆم لەوانەیە زۆر پێم خۆش بی بەڕاستی یەک شتێ عنی ئینسان ئەوڕۆ لەگە غەرەت بکە لەوانەیە هەندێک غەرەتێ ئەتو بیکەی ئاگال لێ نەبی غەرەت دەکە ینی ئەتو خۆت پێ ڕازبی بەس لەوانەیە لەو کاتەشدا غەرەت بی یعنی یەکێک پێت برێ ئەتو غەرەتی دەبی بەدرەکی گەورە وەریگری حتمما دەبی سپاس بکەیت بالفعل هەڵەکانی خۆت دەچیەوە ڕاستی دەکەیت بالفعل ئەمن ئەگە غەرەت یەکم هەبی یەکێک پێم برێ ئەتو غەرەتی لەوانەیە دەستخۆشی لێ بکەم